تەلاقت کەوتوویە ئەگەر تۆ لە مانگی چواردە جوانتر بی. چی بووە؟ جارێکیان ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ لەناو دەرس و دەورە بێ، کابرایەکی عەرابی لە پشتۆ تێ بۆ لای و بە هێوری پرسیارێکی لێکە. پێژێ ئەی ئیمام، حەلێکمان بۆ بدۆزۆ، من و خێزانم بووەتە مشت و مڕما، منش پێیم وتووە تەلاقت کەوتوویە ئەگەر لە مانگی چواردە جوانتر بی، ئیتر نازانم تەلاقەکەم کەوتە یان نە. ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ پێیە فەرمێ تەلاقی وان ناوێ بخورێ، جارێتر دووبارەی مەکەڕ، ئەو تەلاقەتە کەوتووە، چونکە هیچ شتێ لە مانگ جوانتر و ڕەونەقدارتر نی. کابرا دوایەوەی فتواکە وەرەگرێ لەناو مەجلسەکەیە دەرەچێ. لەناو هەمان مەجلسە ئیمامی شافعی دانیشتووە. ئیمامی شافعی تەلەبەی ئیمامی مالکە. لە دوای ئەوە ئەکەوێتە شوێنی کابرای عەرابی، پرسیاری لێەکە ێژێ ئاساییە ئەو تاوتوێیی کە لە بینی خۆت و ئیمامی مالک ڕوویدا منش بیزانم بەڵکو سوودێ وەربگرم. ئیمامی مالک چی پێوتی؟ ئەویش دڵی ناشکێنێژێ زۆر بە کورتی ئەو بابەتە هەر ئەمەنە و من و خێزانم بووە مشت و مڕمان، منیش پێیم وت تەلاقت کەوتوویە ئەگەر لە مانگی چواردە جوانتر بی. ئیمامی مالکیش پێی فەرموومە تەلاقەکەت کەوتووە. دوایەوە ئیمامی شافعی ما بیسێ ئەفەرمێ ئەو تەلاقە نەکەوتووە. کابرا سەیری لێتێ، ئیمامی مالک مامۆسای تووە ێژێ تەلاقەکە کەوتووە، چۆن تۆ وێری بێژێ و تەلاقە نەکەوتووە؟ بەڵگەی چیت پێیە؟ ئیمامی شافعی پێ فەرمێ مەگەر خوای گەورە لە قورئانە نافەرمێ لەقەد خەلەقنا الئینسان فی ئەحسەنی تەقویم، بەڕاستی ئێمە بە جوانترین شێواز ئینسانمان دروست کردووە، کەواتە خێزانی تۆ لە مانگی چواردە جوانترە، تەلاقەکەت نەکەوتووە، پێویست ناکە حساب کەوتووی بۆ بکەیت. کابرا تۆزێش لە قەناعەتێکی لا دروستەوێ بەسێژێ نە ئەبێ بگەڕێنەوە بەلای ئیمامی مالک بزان ئەم فتوای تۆ چووە نەبینێ. دوایەوە ڕۆن بەلای ئیمامی مالک، پێژێ ئیمامی شافعی وای فەرمووە لەو کاتەیە ئیمامی مالک ڕەحمەتی خوا لە هەردیکیان بێ قسە مەشهورەکەی ئەڵێ الحەق ئەحەق ئەن یوتەبە، حەق لە پێشترە شوێنی بکەوێ. ئەصابە شافعی و ئەخطەئە مالک، ئیمامی شافعی ڕاستی فەرمووە، ئیمامی مالک لەم بابەتەیە نەی پێکاوە و هەڵەی کردووە. کابرا دڵی خۆشەوێ و لەناو مەجلسەکەیە ئەچێتە دەشتەوە. عیبرەت لەم باسە زانین چیە خۆشەویستانم؟ کەمیان پیاوان کاتێ تەلاق لە دەیمان دەرەچێ ئەوێ خۆیان بکەونە هۆڵی تەلاقەکەیان، خەمساردی لێ نەکەن هەر ئاوا نەیهێڵن. جاری وایە هێڵن بۆ خێزانەکانیان، معقولە ژن تەلیفۆنەکە و تەلاقە کەوتە یان نەکەوتە. ئەی توی پیا و ئیش و چییە؟ دووەمیان بابەتی تەلاق بابەتێکی هەستیارە، ئەبێ لای کەسی شارەزا تاوتێ بکرێ، بەڵکو هەڵێکی شەرعی دابنە. جاری وا هەیە مامۆسایەکی ئاینی زانایەک ئەبێتە مایەی ڕزگاربوونی یەک خێزان لە هەڵوەشانەوە. سەلام عەلەیکم.